خۆپیشاندانە بەڕاستی هێشتا درەنگە ئەبواە زۆر زووتر و بە جەماوەرێکی زیاتر و فراوانترەوە بینە سەرجادە و یەخەی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بگرین لەبەر ئەوەی کە شکستیان هێناوە لە هەموو سێکتەرەکانە پەروەردە تەندروستی ڕێگاوبان هەموو سێکتەرەکان لە هیچ شوێنێکات تەنانەت ژیان قفڵ بووە یعنی بە هەموو شێوەیەک ئێمە لێرە بە ئاشتیانە بە خۆپیشاندانی مەدەنیانە چەند جاری تریش داوامان کردووەوە بەردەوام ببین داوایان لێکەین یا ئەوە تا بە ئەرچی حکومەتبوونی خۆیان هەڵسن یا ئەوەتە دەست لە کار بکێشنەوە یعنی معقول نییە تۆ 30 ساڵ هەر بڵێ قەرزارم هەر وڵات وێرانتر بێ وڵات کاولتر بێ خەڵک ژیانی نەبێ خەڵک نانی نەبێ و من هەر خۆم ناو شۆڕشی نان یعنی لێرەوە بەردەوام یعنی خەڵک هانەدەین کە داوای نان بکە داوای ئازادی بکە داوای کار بکە بەردەوام ئەبین و داوایان لێەکەین کە لە کۆڵیان نابینەوە بە هەموو شێوازێک جار بۆ جار شێوازی مەدەنیتر و ڕێکاری جیاوازتر بەکارهێنین لەگەڵیانە وەسپاس بۆ جەناب.